جێگیری سەرۆک ئەرکانی هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستان ئاشکرا دەکات. بڕیارە زیاتر لە 3600 کەس لە لیوایەکی وەزارەتی پێشمەرگە لەگەڵ لیوایەکی تری وەزارەتی بەرگری عێراق تێکەڵ بکرێن و بچنە ئەو ناوچانەی کە پێیان دەوترێت ناوچەی بۆشایی ئەمنی. وەکو وەزارەتی پێشمەرگە لیوایەکی ئامادە کردووە بە ناوی لیوای 20کە ناوەکەی لیوای 20 خۆی زیاتر لە 3600 پێشمەرگە لەخۆ ئەگرێ ئەم ژمارەیە ئامادەیە. چاوەڕێی بەغداین کە داوا بکە لێمان بیان نێرین بۆ موسسە تەدریبەکانی وەزارەتی دیفاعی عێراقی بۆیە لەوێ مەشق تەواو بکەن و تەچیز بکرێن و تێکەڵ بکرێن لەگەڵ ئەو لیوای کە لە عێراق تێکەڵ بەو لیوایی وەزارەتی پێشمەرگە ئەبێ و پاژەوەی کە تەدریب تەواوەکەن ئەرکیان پێسپێرێ لەو ناوچانەی پێوترێ ناوچەی بۆشایی ئەمنی کە مەناتقی ئێحتیمامی هەردوو لامانە کە پێویستە هێزی تیابێ. وەک جێگیری سەرۆک ئەرکانی هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستان ئاشکرای کردووە بڕیار دەرچووە بۆ پێکهێنانی ئەو دوو لیوا هاوبەشە کە یەکێکیان لە وەزارەتی بەرگری عێراق و ئەوەی تریش لە وەزارەتی پێشمەرگە. بەڵام ئەو لیوایەی وەزارەتی پێشمەرگە کێشەی میزانیەیان هەیە بۆیە تا ئێستا نەچوونەتە مەشق و ڕاهێنان و دواکەوتووە وەلێ لە ئێستادا هەم لەلایەن هاوپەیمانان و هەمیش لەلایەن عێراقیەکانەوە هەوڵێکی جددی هەیە بۆ دابینکردنی پارە بۆ ئەو لیوایەی وەزارەتی پێشمەرگە. ئەم چەند ڕابردوو 6 مانگی ڕابردوو ئەتوانین لە 6 مانگی ڕابردوو تا ئێستا هەماهنگێکی باشەیە لە بینی ئەمە هێزە عێراقیەکانە و دەسەڵات دراوە بە قاعدە مەیدانەکانی هەم هێزی پێشمەرگە هەم سوپای عێراقی کە هەماهنگی باشکەن ئەو بنکە ئۆپراسیۆنانە دەوری باشە بێنن کە ئێستا پێوتێ بنکەی ئۆپراسیۆن و هەماهنگی لە ناوچەکانی دیالە و کەرکووک و مەخمور و دەشتی مۆسڵ ئەمانە وای کردووە ئێستا چالێکەکانی داعش کەمتر بوونەتەوە. سەبارەت بەوەی کە ئاخۆ کەی ئەو لیوە هاوبەشانە دەچنە ئەو ناوچانەی کە پێیان دەوترێت ناوچەی بۆشایی ئەمنی و خەڵک و گوندنشینان دەپارێزن. جێگیری سەرۆک ئەرکانی هێزەکانی پێشمەرگە لەوبارەیەوە گوتی وەزارەتی پێشمەرگە ناوێت پێزی ئەو پێشمەرگانە و ئەفسەر پێشمەرگانە بنێرە بەبێ ئەوەی موچیان نەبێت لەبەرەوە ناکرێت ئێمە پێشمەرگە بنێرین موچەی نەبێت و ئەو هێزی کە تێکەڵ بووە لەگەڵ یا موچەی هەبێت. لەبەر ئەوە ئێمە داوامان لێ کردوون بە زووترین کات هەر کاتێ میزانێت تەزیق بوو ئێمە ئانێرین ئێمە پێشمەرگەکان و ئەفسەرەکانمان هەمی حاضرە هەموو ئیجرعاتە وەکو باسم کرد ئیداری و ئەمنیەکانیان تەواو بووە هیچ کێشەیەک نەماوە. جێ باسە ماوەکانی ڕابردوو چەندین جار لەو ناوچانەی کە بۆشایی ئەمنیان هەیە چەکدارانی داعش هێرشیان کردووە و زیانی گیانی و ماڵیان بە خەڵکی گەیاندووە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.